كردستان 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 كردستاني سربخو كردستاني سربخو كينام كردم كينام كردم سڵاوتان لێبێ ئێمە ئەمڕۆ وەکو ڕێکخراوی داکۆک لە بەرواری 5/2/2026 لە بەردەم کەناڵی BBC لە شاری مانچستەر هەستاین بە ئەنجامدانین چالاکیەک بۆ پاڵپشتی لە خوشکوبرایانمان لە ڕۆژاوای کوردستان کە وەکو لای ئێوە ئاشکرایە کە لەلایەن ڕژێمی ئەحمەد شەرعی سەر بە سوپای سووریای ئازاد و هەروەها بە هاوکاری ڕژێمی تورکی فاشست هەڵیان کوتاوەتە سەر کوردانی ڕۆژاوە و هەوڵی جینۆسایدکردن و داگیرکردنیانەدا. بەناوی خوای گەورەی میهرەبان وەکو دەبینن ئەمڕۆ و ڕێکخراوی داکۆک و ئەندامانی ڕێکخراوی داکۆک لە هەردوو ئەنجومەنەکانی مانچستەر و لیدز بەم ڕۆژە ساردە و بۆم کەشە ساردە کە بەڕاستی زەحمەتە ئینسان بتوانێت دەدەقەی خۆی بگرێ بەڵام زیاتر لە 3 کاتژمێرە ئەم گەنجە خوێنگەرمانەی کورد لەسەر شەقام وەستاون و لە بەردەم ئۆفیسی BBC وەستاون و دانەوێت پەیامێکی ڕوون بە حکوومەتی بەریتانیا و وڵاتی بەریتانیا و هاوڵاتیانی بەریتانیا بدەن پێیان بڵێن ئەگەرەوە 100 ساڵ پێش ئێستا ئەم وڵاتتان پارچە کرد کە کوردستانە بەڕاستی ئێستا ئەرکی ئێوەیە ئەرکی ئەخلاقی ئێوەیە بەرگیری لە هاوڵاتیانی کورد بکەن بەرگیری لە شوناسی کورد بکەن وا بکەن کە جارێکی تر کورد قڕ نەکرێ ئێمە لە سەروبەندی کۆمەڵێک ڕووداوی گەورەی جیهانیدان بە تایبەت لە ڕۆژهڵاتی ناوەڕاست وەکو ڕێکخراوی داکۆک وەکو ئەندامانی داکۆک بە وردی چاودێری ئەم بارودۆخەکەین لە ڕاستیدا هەر کاتێک پێویست کە دێنە سەر شەقامەکان ئەجوڵێنین ئەوەی ئەمڕۆ تەنها پەیامێکی زۆر ڕوون و ئاشکرا بوو بۆ کەناڵی BBC کە زمان حاڵی ئەم وڵاتەیە بۆ حکوومەتی بەریتانیا بۆی کە بەڕاستی ئێمە لێرە وەکو ڕاوندی کوردی بێدەنگ نابین بێدەنگ نەبوونمان نیشانەیەوەیە کە خەمێک هەیە لە ناخی ئێمەدا ئازارێک لە ناخی ئێمەدا هەیە پێویستە ساڕێژ بکرێ بۆ ساڕێژکردنیشی پێویستمان بە کردار و کاردانەوەی حکوومەت و لانە پەیوەنددارەکانی ئەم وڵاتەیە. ئەمە وەکو ئەندامان و چالاکوانانی ڕێکخراوی داکۆک ئامادە بووین بە کۆبوونەوەیکی هێمنانە لە بەردەم کەناڵی BBC لێرەوە ئامانجمان ئەوەیە کە بە دەسەڵاتی ئەحمەد شەرع بڵێن کە کوردبوون ئێمە کوردین و ناتوانێت بە هیچ شێوەیەک ناونیشانمان بسرێتەوە و لێرەوە داوا لە کوردانی تاراوگە دەکەم کە یەکدەنگ بن و پشگیری براکانمان لە ڕۆژاوای کوردستان بکەن و زۆر لە وڵاتی بەریتانیا لە 5/2/2026 هەڵسان بە گربوونەوەیەک بۆ کوردانی ڕۆژاوە بۆ پشگیریکردنی کوردانی ڕۆژاوە بەڕاستی دژی هەموو ئەو زوڵم و زۆداری کە لە ڕۆژاوای کوردستان دەکرێت دەرهاق بە برایانمان بە برایانی ڕۆژاوە چەندین کوشتنەوە و کوشتاکاری تێدا کراوە و چەندین منداڵی تێدا کوژراوە و شەهید کراوە بەڕاستی ئێمە هاتوون ئەوڕۆ پشگیریان لێ دەکەین کە پشگیری کوردانی ڕۆژاوە دەکەن و دژی هەموو ئەو ناحقیانە کە ئەحمەد شەرع جۆڵانی و کە داحشان دژی کوردێکن بۆ ئەوەی کوردی کوردستان بسترنەوە لەسەر گۆیزەوی بەڵام ئێمە پێیان دەڵێن ئێوە ناتوانن ئێمە هەر کوردین و هەر کورد بووین و هەر کوور دەبین. ئێمە ئەمڕۆ کۆبوونەوەیەکی هێمنانەمان ئەنجامدا لە بەردەم کەناڵی BBC بۆ پشتگیریکردنی برا خوشکەرمان لە ڕۆژئاوا کە لە ژێر دەستی ئەحمەد شەرعی تێرۆریستدا شەهید دەکرێن بۆیە لێرەوە داوا لە هەر چوار پارچەی کوردستان دەکەم یەکدەنگ بن بۆ بەدەستێنانی ماف و ئازادی بۆ برایان و خوشکەرمان لە ڕۆژئاوا. ئەمە وەکو ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ ئامادە بووین لە بەرامبەر کەناڵی BBC لە ساڵفۆرد بۆ پشتگیریکردن و پشتیوانیکردنی کوردانی ڕۆژئاوا بەداخەوە کورد هەمیشە باجی ئاشتی داوە هەوا لەلایەن حکوومەتی سووریاوە تۆپباران دەکرێت و هیوادارم لە کۆمەلگانی و دەوڵەتی چیتر نێڵن کوردانی ڕۆژئاوا تۆپباران بکرێن. لە کۆتاییدا سواسی خەڵکی کوردستان و هەموو چنین توێژەکانی کوردستان دەکەم کە پاڵپشتیان خۆیان دەربڕی بۆ کوردانی ڕۆژئاوا. سپاس. ڕێمەکۆ ئەندام لە ڕێکخراوی داکۆک لێرە کۆبووینەتەوانێت بۆ پاڵپشتیکردنی بەراوخوشەکانمان لە ڕۆژئاوا کە لەلایەن ڕژێمی سووریاوانەیە کە ئێسانە کە ئەحمەد شەرع سەرکردایەتی دەکاتەوانێ هێرشێکی ناڕەوا دەکەنە سەریان و بەتەمای ئەوەن کە جینۆسایدیان بکەن و لە شوێن و خاک و وڵاتی خۆیان دەربەدەریان بکەن. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە توانین بەشداری بکەن لە خۆپشاندان دژی حکوومەتی سووریا کە دژی خوشکوبرا کوردەکانم لە ڕۆژاوای کوردستان ئەمڕۆ لێرەم بۆ پشتگیریکردنیان هەروەها دژی حکوومەتی سووریا کە زوڵم و ستەم و
هەوڵی پاکتاوکردنی ڕەگەزی کوردیەدا. ئەمڕۆ بەرواری 5 ساڵی 2026 لە بەردەم کەناڵی BBC بەشداریم لەم چالاکیە کردووە کە بەرامبەر ئەو پێشێلکاریانەی لەلایەن ڕژێمی تیرۆریستی سەر بە ئەحمەد شەرعی سووریاوە بەرامبەر کوردانی ڕۆژاوا کراوە و پەیامی من لەم ڕۆژەیەوەی ئەڵێم کە میلەتی کورد میلەتێکی یاشتی خوازە زوڵم لە هیچ قەومێک ناکە و زوڵم لە هیچ قەومێکیش قبول ناکە بۆ پشگیری ئەوان لێرەم. وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک ئەم ڕاستای بەگردبوونەوەیەکی هێمنانە لە شاری مانچستەر لە بەردەم کەناڵی BBC لە بۆ پشگیریکردن لە بۆ پشگیریکردنی خوشکوبرایەکانمان لە ڕۆژئاوای کوردستان و نیشاندانی ئەو زڵم و ئەو ناعەدالەتێک کە لە ڕۆژئاوای کوردستاندا ڕوودەدات و نیشاندانی ئەوەی کە کورد یەک دەنگا گردبوونەیەکمان ئەنجامدا. وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لێرە گربووینەوە بۆ ئەنجامدانی ساڵاکێکی هێمنانە لە بەردەم کەناڵی BBC لە شاری مانچستەر بۆ ئەوەی ئەحمەد شەرع هێزی میلیشیاکانی ئەحمەد شەرع و میلیشیاکانی عەرەبەکان هجوومکردنی سەر گوند و شار و ناوچەکانی کوردیەکان داواتان لێ دەکەین کە بەهانایان بچن چەکو ئەمانە کەسانی تیرۆریستن. ئەمڕۆ وەکو ئەندامێکی ڕێکخراوی داکۆ بەشداریمان کرد لە چالاکیەکی لە بەردەم کەناڵی BBC بۆ پشگیری کوردانی ڕۆژاوە. لە 5/2/2026 لە بەردەمی BBC لە ستارفۆرد لە مانچستەر کۆبوونەوەیەکمان ڕێکخستەوە بەونەی کوردانی ڕۆژاوە ڕاستی ئەوان لاوان شەهید دەکرێت و تاوان و شتیان کردەوە بەڵام ئێمەش لە ناخی دڵەوە لەگەڵاوان داین و پشگیری و هاوخەمی خۆمان دەردەبڕین بۆ کوردانی ڕۆژاوە و بۆ گشتگەلی کورد و کوردستان. ئێمە ئەوڕۆ لێرەین لە بەردەم کەناڵی BBC بۆ پشگیریکردنی خوشکان و برایانمان لە ڕۆژاوە کە ئێستا لەلایەن جۆڵانی تیرۆریستەوە فشاریان لەسەرە و دانوێت تیرۆریان بکەن بە ناحەق لێرەوە داوا لە هەموو کوردانی بەشەڕەف دەکەین کە یەکگر بن بۆ سەرکەوتنمان. ئەمڕۆ بڕواری 5/2/2026 بەشداریمان کرد لە چالاکێک بۆ پشتگیریکردن لە کوردانی ڕۆژئاوا بەداخەوە وەکو دەیبینی چەندین ساڵە کورد خێری لە خۆ نەدیوە هەموو کاتێک شەڕە بەداخەوە من دەستخۆشی لە هەموو کوردێک دەکەم کە خاوەن هەڵوێست بووە پشگیری لە کورد کردووە وەکووا دیارە هیچ کەسێک هیچ دەوڵەتێک تا سەناتۆتە دەنگ بەداخەوە هیوادارم هەموو لایەک سەرکەوتن بۆ کورد و کوردستان. ڕۆکە لە بڕواری 5/2/2026 لە پێش BBC لە شاری مانچستەر لە کوردانی ڕۆژئاوا با پشتیوانی خۆمان دەکەین بۆ ڕۆژئاوای کوردستان دەست حکوومەتی ئەحمەد شەرعی تیرۆریست ئاستاوە بە کوشتنی چەندی منداڵ و ژن و پیا و تیرۆر دەکات.